سڵاوتان لەبێت سیاد جێزام لەگەڵتانم بەڕێزان بەرنامەی ئەمڕۆ قسەکردن دەبێت سەبارەت بە بابەتی زمان ناسی و گرنگی زمان لە ڕێی قسەکردن لەبارەی گۆڤاری زمان و زارەوە. هەڵبەتە بەڕێزان گۆڤاری زمان و زار گۆڤارێکی وەرزیە تا ئێستا 6 ژمارەی لێ دەرچووە. بابەتەکانی ناو ئەم گۆڤارە ئەو لێکۆڵینەوانن کە لێکۆڵەران لەبارەی لە قەتجیاوازەکانی زمانەوە ساز و ئامادەیان کردووە و لەم گۆڤارە و ژمارەکانی دیکەشیدا کۆکراونەتەوە بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە بابەتی زمان و گۆڤاری زمان و زار سەرنووسەری گۆڤارەکە لەگەڵمانە فەریدون سامان زانیاری زیادەتر لە بەڕێزیان وەردەگرین. سڵاوت لەبێ کاک فەریدون. من هەندێک بە کورتی ئاماژەم بە گۆڤارەکە کرد، هەندێک معلوماتمدا بەڕێستان زیاتر بدەن. ئەم گۆڤاری ئێوە چییە؟ لەکەیەوە دەستان بە دەرکردنی ژمارەکانی گۆڤارەکە کردووە و چی لە خۆیەگرێ؟ ڕاستەکەی گۆڤاری زمان و زار گۆڤارێکی زمان ناسی وەرزیە بە سوار زمان بە کوردی و فارسی و عەربی بە ئینگلیزیش هەروە لە هەر ژمارەیەکدا پاشوەیەکمانێ بە زاری کرمانجی زازاچی بەڵام بە تیپی لاتینی یان دێتە پارڤەکردن وەشاندن بڵاوکردنەوە بۆ ئەو نووسەر و لێکۆڵەرانەی کە لە ڕۆژئاوا یا لە باکووری کوردستان یا لە ئەوڕۆپا یا لە کوردەکانی ڕووسیان لە کوردەکانی باڵێن ئەرمەنستان کە تیپی باڵێن ئارەمی نازن بە تیپی لاتین دەنووسن. ئێمە توانیومە لەڕێی ئەو گۆڤارە پردێ دروست بکەین بۆ زۆر لە توێژەران و لێکۆڵەرانی بواری زمان ناسی کوردی. خۆتان دەزانن بەداخەوە زمانی کوردی کۆمەڵە چێشە و ئاسنجی لە بەردەمە هەتا ئێستاکە بۆ نەبوونی زمانی ستاندارد بۆ سەرجەم کوردی ئاخێوەران نەو بەشەکانی کوردستان. ئیتر بوارەکانی جیاوازن بۆ نمونێ ئێمە کارەکانمە لەسەر ئاستی با بڵێن زمان و زارە کوردیەکانە. زۆر باشە. لە قەتجیاوازەکانی بابەتی زمان لەم گۆڤارەی ئێوەیە چی لە خۆیەگرێ؟ ئێمە لەسەر چەند تەورێکدا کار لەو گۆڤارە دەکەین. یەکیان وەکو ئاماژەم پێکرد لەسەر ئاستی زمان و زار و بنزارە کوردیەکان. خۆتان زانن زمانی کوردی وەکو هەموو زمانێکی نەتەوەکانی سەر و زەمین پێگات و لە کۆمەڵک زار و بنزار دەڤۆک بۆ نمونە زاری کرمانجی باکوور باشوور، زاری گۆران هەورامی، لە چی دووڕی کەڵهوڕی، ئەمانە تەمان لەپاڵ ئەوەش ینی بنزاری لۆکاڵیان هەیە کە بچووکتر دەبێتەوە مەحەلیتدا. بەداخەوە ینی بە حکمی دابەژبوونی کوردستان بەسەر چەند پارچەیەک لە ڕۆژهەڵا لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور نەتوانراوە ئێمە زمانیستاندا لەسەر ئاسی پەروەردە و فێرکردن لەسەر ئاسی سۆسیال میدیا یعنی بۆ بەرهەم بێنین. یعنی هەموو تاکێکی کورد وەک چۆن فارسێک لە ئێران لە ئەفغانستان لە تاجیکستان یان وەک چۆن عەرب لە هەموو وڵاتانی عەربی زمانێکی هاوبەشانێ ئێمە ئەومان نەبووە بۆیە ئێمە هەوڵ دەنەڕێ ئەو گۆڤارەوە بەلێکۆڵینەوەکانمان خەبات بۆ دەکەن کە لە داهاتوو جاکەیە نازم بەڵام لە داهاتوو دووریان نزیک زمانی ستاندار هاوبەشمانێ بێ. زۆر باشە. کاک فەریدون لەبارەی ئەو حەساڕەی کە لەسەر زمانی کوردی هەیە لە پارچەکانی تر لەم گۆڤارەدا ئێوە ئاماژەتان بەداوە ئیشتان لەسەر کردووە؟ ڕاستەکەی ئەگەر هەر لە ژمارە تۆ پێشتر باوەڵامیەوەدا بۆ گۆڤارە لە ماوەی 18 مانگ ڕابردوو 6 ژمارەی دەرچوو چکە وەرزیە 3 مانگ جارێکە ینی ساڵ نیو لە پێش یەکەم ژمارەی دەرچوو. ئەمە بەرهەمی ڕاستپاردەی کۆنفرانسی زمان و زاراوەی یاساییەکانە یەک لە ڕاستپاردەکان دەرکردنی گۆڤاری زمان نەسی بوو. جا لەمڕۆ ئەوەی کە تایبەتە بە بەشەکانی کوردستان بۆ نمونە باکووری کوردستانە تووشە بەداخەوە لەگەڵ دروستبووین دەوڵەتی کۆماری تووشە بە دەستوری زمانی کوردی خەلەغەیە شتێک نییە بە ناوی زمانی کوردی کە ژمارەی دانیشتوانی باکووری کوردستان 30 میلیۆن تا ئێستا وەکو کەمینی حسابی بۆ ناکرێت. ئەمە یەک لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ژمارەی کورد نزیکەی 15 بۆ 20 میلیۆنە چۆن دەبێ حسابی کوردەکانی خۆرەسانیش بکەین کە لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران لە نێوان بابڵین کوردانی کوردخانە کوردانی خۆرەسان کە لە نزیک سنووری ئەفغانستان و تورکمانستانە کوردخانی پیاڵن کوردانی کوردخانە کوردانی کوردستانی سوور بەڵێ نا کوردستانی سوور جیاوازە بوورە ئەوە لە قەفقاز بووە لە نێوان بابڵین ئەزەربایجان بووە. باشە. اینجا بەشێک لە ئەو کوردانە لە پارێزگای مازەندەرانن لە بابڵین ناوچەی چالووس کە مەرکەزەکەیان ناوەندەکەیان نەوشارە زۆرینیشان کوردی یارسانن جگە لە کەمینیش کوردی شیعە بەڵام زارەکەیان زاری لە چییە لەهجەی لە چییە جگە لەوەی دابەژبوونی کورد وستانی بابڕین ئازربایجانی ڕۆژئاوا
پارێزگای کوردستان لە پارێزگای ئیلان بە پارێزگای دوڕستان ئەمانە کۆمەڵێک زار و بنزارێن هەیە هەڵبەت لەوێ هەمان کێشەیە ئەو کێشانی کە لە باشووری کوردستان و بەشەکانی توی تر هەیە لە ئێران بەڵام سەخترە بۆ چکو دەوڵەتی ئێرانی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لەگەڵ دروستبوونی دەوڵەتی شاهنشاهی بابڕین سەردەمی شا ڕەزا شا بەداخەوە بە بەرنامە بە ئەجندای تایبەت بە کاری دامەزراوی بە پارێکی باش بودجێکی قەبا کاری نەسەوە کردووە کە زارە کوردیەکانی وەک لە چی لەک لوڕی کەڵهوڕی هەورامی وەکو زمانی سەربەخۆ بناسیێنن بۆ ئەوە مەسەرەن کەسێکی کوڕەشی یاسەمی لە ئێران یان مینیۆرسکی یان مەکەنزی هەڵبەت مەکەنزی پێشتر عێراقی بوونی بەڵام ئەمانە داوایان لێکراوە کە لێکۆڵن و لەستا ئەو زارە کوردیان بکەن بەڵام یان بیکەن بە زارێکی فارسی لەهجەیەکی فارسی وەکو زمانی سەربەخۆ بیان ناسن بۆ بۆەوەی کورد بچووکەنەوە هەڵبەت دیارە ئامانجەکەن ئامانجی سیاسیش بووە کە گۆڕانکاری بۆ لێ دیموگرافیای سروشتی کوردستان یان بچووکردنەوەی کورد وەک نەتەوە وەک خاچیش هەڵبەتە تەفاسیلیان بابەتانی باسیەکەی لە لەم گۆڤارەکان ئێمە بە لێکۆڵنەوە هەمانە یعنی بۆ نمونە لێکۆڵنەوەکان ئەوەی بڕاوەتەوە خانمێکی لە کوردانی و مازەندەرانە ناوی موژگان کاوسیە بەداخەوە ئێستا زیندانی سیاسیە کات خۆی 2 ساڵ لە زیندانی بین بێستا بۆ ئاخیران دووبارە گیرایەوە ئەو خانمە لێکۆڵنەوەکانی هەرچەند بە زمانی فارسی ئێمە وەرمانجێڕا بە فارسی بڕاومان کردو بە کوردیش تەرجمە کراوە باسی ئەو ششان دەکە اینجا باسی ئەومان هەیە کە لێکۆڵینەوە بابڕین زمانی کوردی سەردەمی هەخامنشیەکان بەر لە بابڕین ساسانیەکان بەر لە ئیسلام زمانی کوردی شوێنی زمانی کوردی لە کۆن یا زمانی کوردی لە سەرمی ساسانیەکاندا گرنگیتان بە مێژوودا و مێژووی زمانی کوردی مێژوو چکە گە نەتەوەی مێژوو خۆی نازانی کلتوری چیە حقیقەتی خۆی چیە زمانەکەی چیە زمانی کوردی لە سەردەمی بابڕین ساسانیەکان کە زمانی فەرمی ئیمپراتۆرەی ساسانی پەهلە بووە پەدا باوە گەورەی ینی باوکالی فەیلەکانی ئێستاکەن فارسیەکان ئەفسانەیەکیان دروست کردووە کە زمانی پالایە زمانی فەرمی ساسانیەکان فارسی میانەیە فارسی ناوەندە بەڵام لێکۆڵینەوە زانستیە زمان ناسیەکان سلمان دوێنێک هیچ پێنجی بە زمانی میانی فارسی نییە بڕکو ئەمانە باوە گەورەی کوردە فەیلەکانی ئێستاکەن ئیتر ئەوە لە ڕووی مێژوویە گرنگە بۆ ئێمە هەڵبەت ئێمە باسی ئەگەوەکە مێژووی زمانی کوردی 100 ساڵی ڕابردوو لە باکووری کوردستان یا لە عێراق بە چەند قۆناغ تێپەڕیەوە یا لە ڕۆژاوای کوردستان یا لە سەردەمی سۆڤێتی کە قۆناغی جیاواز سەردەمی سۆڤێتی زمانی کوردی لەو پەڕی گەشە سندن و کوردیۆلۆژیدا بەڵام دوای ڕۆخانی سۆڤێت زمانی کوردی تووشی تراژدیایە لە ئەرمنستان و کوردستان هەتا کوردەکانی ئازەربایجان کە ئێستا کە بەداخەوە زۆر بەداخۆزاکە جیاوازە باشە کاک فەرەیدون ئەم گۆڤارەی ئێوە ئەم هەموو لێکۆڵینەوەی کە جیان کراوەتەوە لە گۆڤارەکەتانە چۆن نەکرێ لە ڕێی پەروەردەوە ئیسفادەی لێ بکرێ سوودی لە وەربگیرێ ئێمازانین بۆ گرنگیدان بە زمان مەفروزە زۆر فۆکس و تەرکیز و سەرنج لەسەر جیلی نوێ بێ نەسلی تازە بێ لە ڕێی پەروەردەوە زۆر گرنگە بەڕاستی هیچ هەوڵێک هەیە بۆەوەی لە ڕێی پەروەردەوە بابەتی زمان زۆر جەختی لێ بکرێتەوە یانەم لێکۆڵینەوانی ئێوە بەڵێ پرسیارێکی زۆر بزانستی پرسیارێکە چکە یەکێک لە تەوەرە سەرچیەکانی دروستبوونی زمانی ساندی هەر نەتەوەیەک بواری پەروەردەیە تۆ دەبێت لە بواری پەروەردە فێرکردن تەربیە و تعلیم زمانی هاوبەشت دەبێت زمانی ستاندارد دەبێت نەک تۆ لە هەرێمێکدا بە چەند زارێک بخوێنی بۆ نمونەی ئێستا لە هەولێر و سلێمانی بە کوردی ناوەڕاست کە باڵە پێدەوتە سۆرانی بەڵام لە دەڤەری بادیان بە بزاری بادینی کە دەکاتە بەشێک لە زاری کرمانجی ساوڕە چێ بە زاری هەورایی بخوێنێ ئەمەیان بەڕای من و بەڕای خەڵکی ئەکادمی و خەڵکی زمان ناستی ئەوانەی کە لە باری زمان کار دەکەن خزمەت بە زمانی یەکگرتووی کوردی و ئینتیمای نەتەوەیی ناکات بۆیە پێویستە ئێمە لە بواری پەروەردە بە زمانی ستاندارد ینی ئەو کتێبانی وەکو میتۆدی پەروەردەی هەن چ بە نووسین کە پێی دەڵێن دانان هەڵبەت نووسینە یا وەردە ژێردرێن دەبێت بە کودێکی پەتی ستاندارد بکرێن زمانی کوردی پێ بنووسن نەک بە زاری جیاوە چونکە تۆ لە دەبەری بادنیان کاتێ بە زاری بادین دەخوێنی ئەو منداڵە کە دەگاتە قۆناغی زانکۆش ئاگای لە زمانی بابڕین ئەو زمانە فەرمینێک کە لە هەرێمی کوردستانەیە بۆ نمونە ئێمە کاتی خۆی کە خوێنکاری زانکۆ بووین دەو پەڕی دەڤەری بادنیان تا ئەو پەڕی بەدرە و جەسان هەورەمان هەموو شار و شارۆچکانی کوردستان زمانێک بوو پێی دەدوان پێمان دەنووسی بەڵام ئێستا کە زمانێکە بەڕاستی دەبین دەچێت باشە زۆر بەداخەوە وتاری ڕەخنەی و نەقدی لەم گۆڤارەی ئێوەیە
گیانە بێتەوە لە ڕەخنە لەسەر لە بابەتی لاوازبوونی زمان بەڕاستی. بەڵێ ئەو ئەستان لە بنەڕەتە هەموو ئەو تاروری کۆڵنیۆی دەو گۆواری هەن بەدیدێکی ڕەخنەی نووسراون. ڕەخنە دەبواری پەروەردە و فێرکردنە، دەبواری سوسیال میدیا، دەبواری سایکۆلۆژی، تولانی سایکۆلۆژی زۆر گرنگە کە چۆن دایک پێویستە بە زمانی دایک منداڵەکەی فێرە زمانی کوردی بکە. چکە منداڵە کاتێک گەورە دەبێ دەچێتە قوتابخانە خوێندنگا، ئەگە زمانی دایکی نەزانێ بە زمانی بیانی عەربی یا تورکی یا فارسی یا ئینگلیزی بەباشی ئاسە زانستیەکەی و بەرناگرێت فێر نابێ. بۆی دەڕووی سایکۆ هەدا لەڕووی کۆمەڵایەتیەوە جوواکی کەسایەتی منداڵ بە زمانی دایک کەسایەتیشی بارەمەندە باوەڕ بخۆیە ئەو بەڵام بە زمانی نەتەوەی سەردەست کەسایەتیی داواز و لاوازە بەداخەوە. باشە کاک فەریدون، ئەم هەوڵی ئێوە هەوڵێکی جددیە، هەوڵێکی نیشتیمانیە، هەوڵێکی گرنگە و ئەکرێ بڵین ئامنا نخبەیەک ئەشێ ئیسفادەی لێ بکەن، چونکە ئێمە زانین بەڕاستی بابەتی خوێندنەوە هەتا ئێستا لای ئێمە هێند لە پێش نییە و ئام ناخوێندنەوە. بەڕاستی پێ دوایە ئەو کێشانەی و ئەو کێشە و ئاریشانەیە مە لە بواری زمانە هەمانە، ینی لە گۆڤارێکی وا ئەکرێ حەل بێت بۆی یاخود چی پێویستە، چ میکانیزمە پێویستە بۆی ئێمە کێشەی زمانی پێ چارەسەر بکەین. ڕاستەکەی مەسلەی حەل یا چارەسەر لە گۆڤارەدانیە، ئەمە هەوڵێکە لەو هەوڵانی کە بۆ خزمەت بە زمانی کوردی دەدرێ. دەکرێت ئەمە هەوڵی دیکەبێ مەسلە ئاسی کۆنفرانس و کۆنگرە زمانناسیەکان لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە بەشەکانی تری کوردستان، لە ئەوروپا، چکە چەندان دا و دەستگای ئەکادمی و زمانناسی هەیە، بەڵام تا چەند ئەوان هەوڵیان داوە تا چەند بەرداوامە لە هەوڵدان ئەوان ششکەیە. بەڵام هەوڵی ئێمە هەوڵێکی دڵسۆزانێ، هەوڵێک جددیە، توانیمانە وەکو ئاماژەم پێکرد ئەو گۆڤارە بکەین بە پردێک بۆ ئەوەی زۆری ناڕێم هەمووی خەڵکی زمانناس، خەڵکی ئەکادمی بە نووسینەکان ئەو گۆڤارە بەشداری بکەن. بۆ نمونە نووسەرانی ڕۆژاوای کوردستان، نووسەرانی باکوور، هەتا ئێمە لە کوردی رووسیا بابەتی لەو گۆڤارە هەیە. تۆ تەسەوڕ ناکەی کە بابەت بڵاو بۆ تۆ لەبارەی کوردەکانی ئازربێجان بە زمانی کوردی بابڵێن زاری کرمانجی کوردێکی پەتی زۆر ڕەوان، بەڵام خەڵک ئاگای لەو مەسلەی نییە. نیوەی شاری باکۆ کوردە، بەڵام خەڵک نازانێت کە ئەوان ئێستا زمانەکان ئەسمی دەبووە. بەڵام ئەگە بێت و مەسلەن وەکو هەموو نەتیوێشکە ئەو زمانە بواری پێ بدرێ، ڕێگەی پێ بدرێ، دەتوانین مەسەن نەوەکان ناڕەکانیان بە زمانی کوردی بخوێن بنووسن، زمانەکان بێ نەچێت، چکە زمان 2000 خۆ دەزانی زمان ناستامی هەر نەتەوەیەکە، تو کە زمان نەبوو ینی خاکن نییە، نیشتمانە نییە، بوون نییە وەک نەتەوە. باشە کاک فەریدون، قسەت بۆ خەڵکی تاوەکو سەرنجیان لەسەر زمانەکەیان بێ، بۆیان گرنگ بێ، پەرەی پێبن، لاوازی نەکەن و قسەت بۆیان سەبارەت بەم گۆڤارەی خۆتان. ئەمانە کۆمەڵێک لێکۆڵینەوەی ئامادە و بەردەستن، حازرن، دنیایەک معلوماتی جیاواز و متەنەوع لە خۆگرن، چۆنەکرێ ئیسفادەی لێ بکەن ئەم گۆڤارەیەوە. مەسلەی ئەم جۆرە گۆڤارانە چکە گۆڤاری نوخبەن، ینی بۆ خەڵکی بابڕین خەڵکانێک کە لە ئاسێکدان کە باڕین بە تێڕوانیشی ئەکادمی دەخوێنەوە. ڕاستە بۆ خەڵک بۆ هەموو تاچی پێویستە لە ڕووی زمانەوە بەیاخی پێ بدات، بەڵام ئێمە دەست ئاسی بابڕین زانکۆکانی کوردستان کە زۆربیان بەشی زمان و ئەدەبیاتی کوردیان هەیە، تا چەند مەسن ئەوان بابڕین بەشدارن بە توێژنەوەکانیان ئەوە پرسیارێکە، تا چەند بنومنە لەسەر ئاسی شارەکانی کوردستان بابڕین دا و دەستگاکان، لە خوێندنگاکان، لە بازارەکان، لە مۆڵەکان، لە ڕێستۆرانتەکان، لە دوکانەکان بایەق بە زمانی کوردیراوە قسەی لەسەکراوە کە بەداخەوە ئێستاکە شاڵاوێکی تعریب هەیە لە کوردستان، زمانی کوردی زۆر لە پەرایوەزدایە. ئیتر هەرچەند حکومەت هەوڵی ئەوەی داوە کە داوا بکات، ینی کە تایتڵی یا تابلۆی ڕێستۆرانتەکان، کافتریاکان بێتە کوردی، بەڵام هەوڵەکان هەوڵی جدی نەبوون. حەخوایە مەسەن لەو ڕۆوەکو چۆن نەتەوەکانی تر ئاسایشی زمانیان هەیە، ئێمەش ئاسایشی زمانمان، چکە ئاسایش زمان بەشێک لە ئاسایشی نەتەوەی هەر میلەتێک. پۆلیسی زمانی ئەسن لە وڵاتان کە تۆ مەسەن ئەو لەو تورکیایە یەک تابلۆ نابینی بە زمانی کوردی یا بە زمانی عەربی. لە فەڕەنسا کە وڵاتێکە وڵاتی مەدەنیەتی و سکولاریزم و دیموکراسیەتە، تابلۆک نابینی بە زمانی ئینگلیزی. رووسیا هەماشت، فارسەکان. بەڵام ئێمە بەداخەوە نازەمانی لەو هەولێر و سلێمانی لەو بادیانە تەماشارێکی ئەوەندەی ئێمە احتیماممان بۆ ڕێستۆرانت و کافتریا، بەڵێ ئەمانە ئەوەندەی بە زمانی عەربی یا بە زمانی ئینگلیزیە بەداخەوە بە زمانی کوردی نییە. زمانی کوردی زۆر لە پەرایوەزدایە.
حکوومەت هیچ دەست پێشخەریان کردووە لایانی پەیوەندیدا پرسیارە لە حکوومەت بکەی ئەو پرسیارە لە هەڵبەتە وەڵامەکەی ئەزانم هەڵبەتە وەڵامەکەی ئەزانم دەست پێشخەری هەبووە ئێوە هەوڵە نەتەوەیەتان هەبووە کاک فەریدون ئەو وەڵامانە لای هەموو تاکێکی کوردیە کە بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری ئەکادیمیا کوردی پارێزگا بۆچی ئەنجومەنی پارێزگا مەبەستم شارەوانی بۆچی ڕۆڵی کارە نجێڕاوە لە مەسلەی پرسی زمان بۆ پێم وتی نەتەوەکانی تر مناڵێم ئێمە دەور ڕۆڵی پرس بین بەڵام هەم نەتەوەی ئاسایشی زمانی هەیە ئاسایش نەتەوەی هەیە بەداخەوە تا ئێستاکە ئێستا هەوڵێگەیە ڕاستیەکە ئێستاکە خەریکە هەوڵێگەیە بایەخ بۆ بدرێت بۆ نمونێ ئێمە ساڵ و نیوە لێ پێش کۆنفرانسی زمان و زاراوی یاساییەکانمە لە سلێمانی ئەنجامدا لە 17 هۆژەی تەموزی 2020 یەکێک لە ڕاستپاردەکان بە کوردیکردنی زمانی دادگاکانی هەرێمی کوردستان بوو کە بەداخەوە هەل لە زاخەوە تا خانەخین هەتا زمانی عەرەبی زاڵە لە مەحاکم لە دادگاکان لە فەرمانگەکانی شارستانی ڕەگەزلام و شارستانی بەداخەوە لە کاتێکە خۆ دەزانی زمانی کوردی لە دەوڵەتی عێراقینەوە لە ساڵی سی عێراق بۆ مەرجێ بۆتە دەوڵەت لە کۆمەڵێگەران کە زمانی دادگاکان زمانی پەروەردە فێرکردن کوردی بێ بەڵام کاری پێ نەکراوە بەڵام خۆشبەختانە بە لە 2 مانگ بە لە 3 مانگ ئەنجومەنی دادوەری کوردستان بڕیاریدا زمانی دادگاکان بکرێتە کوردی ئەوە هەوڕێکی ئێمە بوو بەڕاستی ئەو کۆنفرانسی ئێمە بوو جا هەوڵەکان هەیە یعنی نیەتی باشەیە نیاسپاچی هەیە بەڵام ئەبێت جدی بێ ئەبێ لە پاڵەوە ینی متابعە هەبێ شۆپاندن هەبێ کەرمانسی پێڵەن شۆپاندناتە متابعە یعنی ئەبێ بڕیارێکە بێ گشتاندنەکە بە هەموو دا و دەستگاکان بە هەموو بازار و مۆڵەکان کە زمانی کوردی زمانی یەکەمی سەتابلۆکان بێ نەک زمانی دومیان نەبوو باشە بە تایبەتی ئەم ئیشەی ئێوە هیچ دەست پێشخەریەک هیچ هەماهەنگیەک هەیە تاوەکو ئیسفادە لە وتارەکانی ناو ئەم گۆڤاری ئێوە بکرێ بنمونە لە ڕێی وتارەکانی ناو ئەم گۆڤارەوە لە وەزارەتی پەروەردە ئیسفادەی لێ بکە سوودی لێ ببینێ یاخود وەزارەتی سەقافە هیچ هەوڵێکی لەو شێوەیە هەیە بەداخەوە تا ئێستاکە هیچ هەمانجیەک لە نێوان مابرنستافی گۆوارەکەمان یان گۆواری زمان وزارەت لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یان لەگەڵ وەزارەتی پەروەردە یان لەگەڵ ئەکادیمیە کوردی نەبووە ئەگەر چی تاکوتەراوە کەس زۆر هاوسۆزی و پیشگیری معنەویمان بۆ دەکەن دەستخۆشیمان دەکەن بەڵام هیچ هەمانجێ نەبووە هیچ جۆرە پیشگیرێکی مادی و معنەوی نەبوو جگە لە پیشگیری مادی و معنەوی خاوەن امتیازی گۆوارەکەمان بەڕێز دکتۆر تا ڕەسوڵ کە زۆر کوردانە زۆر نیشتمان پەروەرانە زۆر دەسۆزانە بەڕاستی هەموو ئەرکێکی ئەم گۆوارە دەستی خۆی دەگرێت سپۆنسەری دەکات هەر ئەویش مەسەن کاتی خۆی سپۆنسەری کۆنفرانسەکانی ئێمە کرد باشەکەواتە شێ بڵین ئەرکێکی ئاوانەتەوەی تاکە کەسێک ئەو یاخود وەکو هەوڵی تاکە کەس ئیشی لەسەرەکرێ نەک ئەوەی کە دەوڵەت احتیمامی پێ باو گرنگی پێ بدە خۆی هەرواش بووە کاتی خۆشی لە 20ەکان و 30ەکان کەسانی وەکو تۆفیق وهەبی هەوڵی تاکەسیان خزمەتیان بە زمانی کوردی کرد لە کاتێکدا خەڵکانی بە پێچەوانەی هەوڵەکانی توێفەوەبی زمانی کوردیانە بار برد ڕۆشتە بووە لە باکووری کوردستانی شەروا بووە لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەراوە بووە بۆ نمونە کەسایەتی ینی کەسایەتی زۆری مەسەن ئەوانی کە لەبوار زمان دەکاریان کردووە ینی تۆ مەسلەی زمان هەتەنها مەسلەی ڕێزمان و گراماتیک نییە تەنها دانانی قاموس نییە تەنان ئەو دەقانێک کە بە زمانی کوردی دەنووسێن خزمەتە بە زمانی کوردی ئەو دەقانێک کە وەردەژێن زمانەکانی فارسی و عەرەبی و تووچی و زمانە بیانەکان گەورەترین خزمەت بۆ بە زمانی کوردی یاخودە تا دەقا کوردیەکان کە وەرەگەڕدران بۆ زمانی تر ئەویان ششکەیە ئەویان ناساندنی ئەدەبوو باشە تۆ دوجارەوە خزمەتە بە فەرهەنگی کوردی بەڵێ بەڵام بۆ مەسلەی بابڕێن تۆ زمانی عەرەبی یا لە فارسی یا لە فەڕەنسی یا لە ئەڵمانی لە ڕوسی کە دەکەیت کوردیەکە تا چەند خزمەت تۆ و شەو زاراوەی ناوچە جیاوازەکانی کوردستان لەو دەقەدا کۆ دەکەیتەوە یا بەزارێک بە شێوازێک دەنووسیت بۆ نمونە زمانی نووسینی عەزیگەردی شکور مستەفا هەژار مکریانی هێمن بەڕاستی ئەمانە توانین زمانی کوردی ناوەڕاست دروست بکەن لەو زارە مەحلێک هەموو جاران ئەگەر تەماشای چاپمەنەکانی کوردی بکەی لە 60ەکان و 50ەکان زیاتر بنزاری سلێمانی زاڵ بوو بەڵام دەستەدەستی ئەم کەڕەنووسەرانە کوردیەکی پەتیسانداری هەموو زارەکانی بابڕین سلێمانی و سۆرانی و گەرمیان و ئەردەڕان و مکلیان کۆ بووە زمانێکی هاوبەش دروست بوو. بەڵێ کاک فەریدون باشە ئەم نەسلە تازەیە پێویستە چۆن گرنگی بە زمانەکەی خۆیان بن ئێمازانین لە پارچەکانی تر و هەتا ئێرەش
زمانی بیانی زۆر زاڵە بەڕاستی مناڵانێکمان هەیە کە ئەسڵەن زمانی دایکیان نازانن یاخود زۆر باش نین بەراورد بە زمانی دووەمیان لە هەرێمی کوردستان ئەو لە پارچەکانی تری ڕۆژەکە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەشەکانی تری کوردستان جیاوازن لە هەرێمی کوردستان زمانی کوردی زمانی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی لە بواری پەروەردە لە بواری میدیا لە هەموو بوارێکدا زمانی کوردی بوونی وجودی هەیە بەڵام بەداخەوە ئێستاکە زۆرێک کاردانەوەیکی زۆر نەگەتیڤە لە ناو ماڵی کورد بنەماڵی کوردی ناڵێم هەمووی بەڵام زۆریان مناڵەکان دەبەنە قوتابخانە ئەهلیە تایبەتەکان خاصەکان مابنە قوتابخانە ئەوەنی کە بە زمانی ئینگلیزین ئەم لە پاڵەوە دەکە زمانی کوردی زۆر لە پەراوێزلایە بۆیە دەبێ هەرچەند هەوڵێک دراوە کە لە وەزارەتی پەروەردە خوێنی باڵا بایەخ بە وانەکانی زمانی کوردی بدرێ بەڵام بەداخەوە ئێستا بۆتە مۆدێلێک یعنی خێزانەکان دایکان باوکانشان ئەزیێت مناڵەکان بە زمانی ئینگلیزیە بە زمانی شخصەکە لە کاتێک کە زمانی شیرینی کوردی و پێم زمانی ناسامێنێتەوەیەکە پەراوێز خراوە بەڵام لە بەشەکانی کوردستان جیاوازە بۆنەوە لە باکووری کوردستان تا ئێستاکە خوێندن بە زمانی کوردی قەدەغەیە هیچ ڕۆژنامە و گۆڤارێکی ئیزازەی ڕسمی نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستە زۆر ناوەند و ئەنجومەنی فەرەنجی و کولتوریزم چیە بەڵام شتێکە بە دەستوری ئێرانی زمانی کوردی زمانێکە دانپێنراو نییە ئەسڵەن ئەوان کوردیان پێ بەشێکە لە فارسیە لهجەیەکی فارسیە لە سووریاش ئەزمموی ڕۆژاوای کوردستان لەو چەند ساڵە هەوڵێکی باش دراوە بە خوێندن تا ئاسی زیانکۆکان بە زمانی کوردی بەڵام هەڵبەت بە زاری کرمانجی بەڵام ڕاستێکی ئێستاکە لە هەرێمی لە باشووری کوردستان لە عێراق بۆ نمونە مەسن ناوچە دابڕراوەکانی کوردستان ڕۆژی زمانی کوردی بەڕاستی لە تراژیدیاە لە کارەساتدا لە کەرکوو لە خانەخین لە دەشتی مووسڵ لە ناوچە فێلی نشینەکان ئەستن بوونی زمانی کوردی بوونی نەما قوتابخانە کوردیەکان لە پاشەکشەدان مامۆستەکان بوونیان نییە زۆر بە زۆری خێزانەکان مناڵەکان دەبنە قوتابخانە عەرەبیەکان چکە بەداخەوە دەڵێن داهاتویان نییە بەڵام لە ناو هەرێمیش خۆ دەزانی چۆنە وەزاکە وەکو ئاماژەمان پێکرد بۆیە بەڕاستی ئەم هەوڵانە پێویستی بە کۆنفرانسی زانستی هەیە ویستم باسی ئەوکەین کاک فەریدون لە ڕێی کۆنفرانس بە نمونە لە ڕێی ناوەندە ئەکادمیەکان ئەکرێ ڕۆڵی زۆر جددی و کاریگەریان هەبێت تاوەکو گرنگی بە زمان بن زمان و ینی ئەوەخان هەر ئەوە نەبێت لە بۆ نمونە لە ڕۆژێکی وەکو با بڵێن ڕۆژی جیهانی زمانی دایکدا ینی کۆڕێک سیمینارێک دیبیتە دەکرێت ئێتە دوای ئەوی بیران دەچێتەوە دەبێت بەڕاستی ینی هەوڵی بۆ بدرێت پرۆژەمان هەبێ متابعە هەبێ یعنی پاداش و سزا بێ یعنی تۆ چۆن مەسەلەن ناوەندێک دەستگایەک کە کاری ئاوا دەکا خزمەت بە ڕۆژی زمان دەکا ئەبێ پاداشێکی معنەوی ئالامی هەتا ئەگە مادی بکرێ لە هەماکەت ئەگە دەستگایەک ئەو پێشنکاریەکە تۆ سزای بدەیت حەقی سزادانی هەیە وەکو چۆن هەموو خەڵکی دیکە یعنی جۆرێک بچێتە یاساوە زمان و پێشەکردن بۆگەر ڕێستۆرانتێک تایتیلێک یا تابلۆیەکی بە زمانی بیانی بە گەورەی بڵاو کردەوە نووسی زۆر بەگەشی بەزەقی تۆ بێ سزای بدەیت ئەبێ زمان یەکەم زمانی کوردی بێ اینجا زمانەکانی تر عەرەبی یا تورکیا ئینگلیزی باشە قسەت بۆ نووسەران لێکۆڵەران هەر کەسێک کە نووسینەکانی تێکستەکانی ئەگا بە خەڵک و بۆ خەڵکی بۆ گرنگیدان بە زمانەکەیان فەرموو کاک فەرید وڵا قسە بۆ لێکۆڵەران پێویست ناکەم قسە بۆ لێکۆڵەر و ئەدیبەکان کە چکە ئەدیب و نووسەر خۆیان داهێنەری زمانن هەر تێک کسێکی ئەدیبی خۆی ئەفراندنی زمانە بەڵام لەس ئاسی با بڵێن یەکە پەروەردەیەکان بەداخەوە ئەوانە هەتا دەرچی زمانی کوردین شارەزایشی ئەوتیان لە زمانی کوردینە ئەمانە پێویستیان بەخوری ڕاهێنان و مەشقی زمان ناسی هەیە ئەگەر مامۆستا خۆی شارەزای لە زمان نەبێت چۆن خوێنکارەکانی فێرە کوردی دەبن اینجا پەروەردە وەک پێم وتی پەروەردە بەڕاستی دەبێ ستاندارد دەبێت لە نێوان پەروەردەی هەولێر و سلێمانی و کەرکووک و خانەخین و دهۆک و بەردەڕەش و ناوچەکانی تر ئەبێ ستاندارد بێ نابێت جیاواز بێ ئەمەکەی زوومیەکەی نێنینە پێشەوە باسی ئەو پایاناکەین کە پێویستە گرنگی بە زمان بدەن بەڵام لەسەر ئاستی وێنە گشتیەکە پێویستە دەوڵەت حکوومەت گرنگی بە زمانەکەی بدەن پێویست لەو ڕۆ خەمسارد بووە هیوادارم میتر ئەو خەمساردێ بەردەوام نەبێ بیلەوە بکرێتەوە کە وەک پێم وتی بە کۆنفرانس بە کۆنگری زانستی خەڵکانێک ینی لێرە لێ بانگەش بکەن تەنە مەحازەرێک و سیمینارێک و کۆڕێک بەس نییە تەنانەت کۆنفرانسێکی بەس نییە ئەبێ بەردەوام هەبێ شتا وەک چۆن ئێستا کە دەوڵەتان ساڵانە بودجەیەکی باش بودجە میزانێکی باش بۆ با بڵێن ناوەندە زمانناسیەکانی خۆیان تەرخان دەکەن بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران سەرباری ئەو قەیرانە ئابووری کە هەیەە کە نانی بێخۆن بەڵام
ئەمساڵ بجێشی قەبیان بۆ ئەنجومەنی میراسی فەرەنجی و بابڕین ئەکادیمەی زمان تەرخان کرد. کەواتە بابەتی گرنگیدان بە زمان پێویستە هەوڵی جددی و بەردەوام و بە زنجیرە بێ، یعنی ئەوە ناتۆی تر کۆنفرانسێک بکەی خەڵەسپاڵی لێبیتەوە بڵێ تاو ئەوە نیە بەڕاستی ئیشی بابڕین ئیشی زانکۆکانی کوردستان ساڵانە ئۆهم و دکتۆران نامە و ماستەرنامە دەبەخشنەوە، بەڵام فەرموو بەداخەوە من لەگەڵ ڕێزم بۆ هەڵگرانی بڕوانامە بەرزەکان، بەڵام دەبێ بەرهەمیان نەبێ، لێکۆڕنەوەیان بێ، توێژنەوەیان نەبێ، هەر ئەوە نیە بنە خاوەن بڕوانامە و بەڵام بەرهەمیان نەبێ بەداخەوە. سپاس فەرەیدون سامان سەرنووسەری گۆڤاری زمان و زار. سپاس یاخەم بۆ تۆ بەرنامەی ئاژار، سپاس بۆ دەرفەتە کە ڕەخسانتان ئێمە پێیانی خۆم بگەینی. ڕێستێ بە خێراتی بەڕێزان، بەرنامەی ئاژار بە کۆتا گەشت تا بەرنامەی ئایندە شاد.